پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەچ کەس خوا فێشتی دایەوە پاشای دنیا ئەوە هەچ کەس خوا فێشتی دایە پاشای دنیا ئەوە یەک لەشی ساغ بێ و نەخۆش نەبێ ئازار لە گیانیان نەبێ دوو ئەمین بێ و ترسی نەبێ دوژمنار نەبێ شەو بە ئیسراحەت خێوچێ بۆ هەر شوێنێت و ئەڕوا ترسی نییە سێ ڕزقی ئەو ڕۆژەی هەبێ و محتاجی دەستی عەبد نەبێ ئەفەرمێ هەچ کەس خوا ئەم سێ نیعمەتی دیایە پاشای دنیا ئەوە چێ لەو مرتاحتر قەسەم بەخوا دەوڵەمەند شگە بەم دەوڵەمەند ئەناسم لە نزیکەوە سوێی بۆ تۆ بۆ پارچەیە گۆشت بیخوا ناوێری بیخوا هیچە پارەکە بەچێت دکتۆر وتێتی نابێ بیخۆی و کوژێ شەو تابانی تا ئازاری قاچی خەوی لێ ناکرێت دایل ملوکێتی نابێ پارچەیە گۆشت بخۆ دەوڵەمەند هەیە ئاوا دەخوازێن بە فەقیرێک کە تۆ دێ مرتاحە لە تاو ئازاری لەشی هەموو دکتۆری دنیا ناتوانێت عیلاجی بکە و چاری بکە دەوڵەمەند هەیە لە خۆزگە دینارێکم نەبوایە بەس تۆ دەمێشکم مرتاح بوایە کاکە خۆ هەموو بوونێک ڕەحمەت نییە